لە پشت ئەم دیوارە بەرزانەوە چیرۆکی ژیانێک دەگەڕدرێتەوە کە لە ستانداردەمرۆیەکانەوە دوورە. چاکسازیەکانی هەرێم بەدەست قەیرانی جێگە و کۆنی بیناکانیانەوە دەناڵێنن، شوێنە کە دەوترێت زۆرێک لەگەڵ پێوەر و ستانداردەکان جیاوازە. بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی دەڵێت ئەو بینایانەی کە بۆ 910 سزا دراو دروست کراون ئێستا زیاتر لە 2300 سزا دراویان تێدا ئاخێنراوە. یەکێک لە گرفتەکانمانەوە ئێمە داوامان کردووە ئەو گرفتانە لە ڕێگەی دووسێ بابەتەوە حەلەکرێ یا ئەوە تا بێ چاکسازی تازە بکەینەوە یان ئەوە تا بێ هەم چاکسازی تازە بکەینەوە یان عەفو عام دەرچێ. ئێمە بۆ ئەو بینایانی کە دروست کراون بۆ 910 کەس دروست کراون گەوران ئێستاکە زیاد لە 2000 کەس تایە، یعنی ئەمە گرفتێکی واتە دووقات و سێقاتی تایە. بۆیە ئەمە شێکێک لە گرفتەکانمانە ئەوەش تەنها حەلی ئەوە یان چاکسازی تازە بکەینەوە بینای تازە بکەین یان دەبێت ئەو لێبوردنەگشتیە دەرچێت و ئیشەڵا لێبوردنەگشتەکە پرۆژە یاساکەمان ئامادەیە و چاوەڕێی پەرلەمان بکوێتە کار و ببینە پەرلەمان مناقەشەکەین. و دۆخی زیندانەکانی هەرێم هێشتا لە چوارچەوەی زیندانی داخراودا ماونەتەوە لە کاتێکدا جیهان بەرەو سیستەمی کراوە هەنگاوی ناوە و جیاوازیەکان لەگەڵ ستانداردە نێودەوڵەتیەکان زۆر و پڕ لە گرفتە. یعنی قابلی بەراوردکردن نییە لەگەڵ چاکسازیەکانی جیهان و ناژێ بەراوردی بکەیت. بۆ چونکە ئەوەی لە جیهاندا هەیە ستاندارێکی زۆر بەرزترە، لیڤڵێکی زۆر بەرزترە. ئەسڵەن لە هەندێک شوێنی جیهاندا لە وڵاتە پێشکەوتەکانە ئەسڵەن سجندا هەندێک شوێن سجن هەر لابردو چاکسازیان لابردو. لە هەندێک شوێنە چاکسازیەکان سێ جۆرمان هەیە، سێ جۆری چاکسازیمان هەیە، داخرا و نیمچەکراوە کراوە. لە هیچ شوێنێکە سجنی داخراو نەماوە کە لێرە داخراوە بەپی تایبەتمەندەکان داخراوە. هەندێکی مواسەفات و بڵێن خصڵەتی نیمچەکراوەی تایە، بەڵام بە کۆی گشتی لە ڕووی بینا و لە ڕووی پاسەوانی و لە ڕووی ئاسایش و لە ڕووی ڕێگە پێدان نەدان بە کۆمەڵێک ماف و یاسایی خۆیان ئەتوانی بڵێ داخراوە. تا ئەو کاتەی ژێرخانی چاکسازیەکان نۆژەن دەکرێنەوە قەرەباڵغی گرفتێکی گەورە و ئالۆزە و پرۆسەی گۆڕینی سزادراو بۆ تاکێکی سوود بەخش خاوتر دەکاتەوە. پرسیارەکەش ئەوەیە حکومەت دەتوانێت ئەم دیوارە کۆنانە بڕوخێنێت و مۆدێلێکی سەردەمیانە لە جێگەیان بنیاد بنێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.